کۆتا فەرموودەکە لە خزمەتی ئەبم خالیدی کوڕی وەلید بۆمان ئەگەڕێتەوە ئەفەرمێ فتنەکان لە دوای عومەرەوە دەست پێ ئەکا فتنەکان لە شوێنێک دوو شوێن دە شوێن لە ئوممەی ئیسلامی دەست پێ ئەکا حتا وای لێ لە هەر شوێنەکە لە ئوممەتی ئیسلامیە فەینظر الرەجل فيتفكر بير أكاتو باشا بچم بو كوي هل يجد مكانا لم ينزل مثل ما نزل بمكانه شوينك أم بلايتيانا به بلاكي عام ديت بو أمة إسلام بشيت شوينك أو بلايتيانا به أفرميه فلا يجده حتى سير أكاتو أقره همو عالم إسلامي أم بلاي أقرته أفرمي وتلك الأيام التي ذكر رسول الله صلى الله عليه وآله وسلم بين يدي الساعة أيام الهرج أو روجانەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم باسی کردووە کە ئەیامی هەرجە هی خوێنڕشتنی زۆر مردنی زۆر کوشتنی زۆر کوشتارگەلی زۆر ئەم فەرمایشتانە کە لە خزمەتیان نابووین هەستەکە ئینسان هەتا لە قیامەت نزیکە ئەبینەوە فتنەکان ئاڵۆزتر ئەبن تونتر ئەبن قورستر ئەبن ئیمانداری زەحمەتتر ئەبێ ئەلەم و ئێشی ئیمانداران ناڕەحەتتر ئەبێ بۆیە شوڕاحی حەدیثە ئەفەرمون هەموو ساڵێک فتنەکان ناڕەحەتتر ئەبن تاوای لێ ئوممەتی ئیسلامی شوێنێکی نامێنێتەوە بێ فتنە هەمووی پڕە بێ لە فتن بەڵاکان لە هەموو لایەکەوە ڕوو ئەکەن ئەم ئوممەتە ئەم فەرمودانە کە عەرزم کردن لە زمانی خۆشەویستەوە ئێمەش لە ئەرزی فتناین بە زەرورم زانی کە ئەم ساڵ ئێمە لە خزمەتی ئەمانە بین لعل ئەگەر ئەم فتنانە نزیک بوونەوە چاومان کراوە بێ دەستگرینەوە بە سنەتەکانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم من زۆر چێژم لەو فەرمایشتەی معاویە بینی کە لە زمانی خۆیە لە بەردەم فەرمودەیەکی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم زۆر تووڕە ئەبێ کە فەرموویەتی جەنگ تورک زاڵ ئەبێ بەسەر عەرەبە خەمی ئەوەیەتی نەبادە ئەو حاڵەتە بێ ئەی ئێمە ئێستا ئەم وشانە هەر هەمووی ئەبینین کێ ئەڵێ ئەم حاڵەتەی ئێمە نییە کە ئێمەی تێین خۆ وەکو ئیبن کەثیر ئەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ لە بیدایە و نیهایەکە وا تەسەور نەکەن زەمن زۆری ماوە بۆی بگەوینە ناو ئەم فتنانە ئەفەرمێ جاری وا هەیە چەندین فتەنی گەورە لە شەو ڕۆژێکە ڕوو ئەدا تاوای لێ ئینسان شەو موسڵمانە بەیانی کافر بووە کافرە موسڵمان بووە ئەوەندە فتنەکان بە قووەت و بە سەریعی دێ بۆیە هەموو کاتێک کەسی موسڵمانە بێ ئیستیعدادێکی کامیلی هەبێ تاکە ڕێگایەک لە فتنە ڕزگارمان کە ئەو بەشە خواناسیە کە ئینسان جێبەجێک ئەو ڕەبتە معنەوی خۆیەتی لەگەڵ خوایە ئێمە بە ظاهیر هەومان نوێژەکەین بە ڕۆژوو ئەبین ئەهلی دینین ڕەبتی تۆ چەنێکە لەگەڵ خوایە سیڕی تۆ چەنێکە لەگەڵ خوایە چەنێک ڕازگۆی لە دڵتا لەگەڵ خوایە ظاهیر هیچ نییە ئێمە لە ظاهیر لەگەڵ یەکترە وا پیشان بدەن کە کەسی دیندارین و خواناسین و ئیماندار خۆی ئێمە لەگەڵ یەکترا گوناه ناکەین کاتێک کە لە کاتی سڕی خۆتە کەس ئاگای لێ نییە ئەم کاتە تۆ بەچی سەرفەکەی بەچی خەریکی خواناسیت تا لە فتنە ئەمین بی بۆیە لە فەرمایشتەکانی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم لە ئاخری زەمانە کێ براوە ئەبێ حتا کە محەممەدی مەهدی دێت کێن ئەوانەی کە براون ئەو کەسانن کە عوبادێکی ڕاستەقینن لە سوچ و کنجوڕەکانی زەویە خەریکی عەبدایەتین تەنها ئەوانە کە ڕەبتێکی قایمیان لەگەڵ خوایە هەیە ئەبنە جێشی مەهدی و ئامادەگی و ئامادە باشیان ئەبێ بۆیە خۆشەویستانم ئێمە لە فتنە هەموو ساڵێک نزیکتر ئەبینەوە بەرەو کۆتایەکانی ژیان هەنگاو ئەنین ئێمە ئیماندار ئەم عومرەی کە خوا پێی عەتا کردوین عمری ئینتیزار نییە چاوەڕێکەن هەتا فتنەکان بێن عمری ئیشە ئیش کەلیمەیەکم زۆر بەلاوە جوانە کە ئیخوانەکان وەختی خۆی کردویانە شعاری خۆیان زۆر گەورە بوو ئەیانوو لا ڕاحەتە ئیلا فی التەعەب ئیسراحەت نییە لە پاڵدانەوە و ڕاکشانە ئیسراحەت لە ماندووبوونایە بەخوا هەتا ماندووبی زیاتر ئیسراحەت زیاترەکە لە نوێژە خۆت مانووکە لە ڕۆژوە خۆت مانووکە دینداریت قایم بێ ساغ بە ساغ لەگەڵ خوا ساغبوون لەگەڵ خوایە ئەمە نییە ینی من بە خۆم بڵێم کوڕە خۆ من ساغم لەگەڵ خوایە نا بزانە دڵت چۆنە لەگەڵ خوایە واللهی دڵت چۆنە لەگەڵ خوایە خوا ئاوایە لەگەڵ تۆی چەند ئەو بە دڵ خۆشت ئەوێ بە ڕۆح خۆشت ئەوێ ئەوەندە ئەم عەبدەی خۆی خۆشێ ئەم عەبدە چەندێک متابعەی سونەت ئەکا چەندێک لەگەڵ خۆشەویستە ئەڕوا ئەوەندە لە فتنە مەئمونە و پارێزراوە
بۆیە ئەو ئەذکارانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرموویەتی بۆ کاتی فتنە ئەبێ ئینسانی موسڵمان زۆر ئاگای لێبێ. خوێنی سوورەتی کەهف، خوێنی لە جومعانە، سوورەتی تەبارەک لە هەموو شەوێکە، ئەمانە هەمووی زەمانەکان، خوێنی ئایەتەل کورسی زۆر، ئەمان هەمووی زەمانی فتنەن، ئینسان ئەپارێزن لە فتنەکان.